خوێندنەوەی کوردی پۆلی دووەمی بنەڕەتی. لاپەڕاسەد تۆ چۆنی ئێستا؟ بەکەیفم ئەگەر بەکەیفی ئەو بازنەیە ڕەنگ بکە. بەخەمم ئەگەر بەخەمی ئەو بازنەیە ڕەنگ بکە. برسیمە ئەگەر برسی ئەو بازنەیە ڕەنگ بکە. تێرم ئەگەر تێری ئەو بازنەیە ڕەنگ بکە. تووڕەمە ئەگەر تووڕەی ئەو بازنەیە ڕەنگ بکە. زۆر باشم ئەگەر زۆر باشی ئەو بازنەیە ڕەنگ بکە. بێزارم ئەگەر بێزاری ئەو بازنەیە ڕەنگ بکە. بیر دەکەمەوە ئەگەر بیر دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا ١٠١ چەند منداڵ لەم وێنەیە هەیە؟ ئەگەر 7 ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر 3 ئەو بازنەیە ڕەنگ بکە. دەبدەبەی کوڕە جلشینەکە چ ڕەنگە؟ شین ئەو بازنەیە ڕەنگ بکە. زەرد ئەو بازنەیە ڕەنگ بکە. چەند دەبدەبەی شین هەیە؟ ئەگەر 2 ئەو بازنەیە ڕەنگ بکە. 3 ئەو بازنەیە ڕەنگ بکە. دەبدەبەی کچە بچووکەکە چ ڕەنگە؟ ئەگەر شین ئەو بازنەیە ڕەنگ بکە. سوور ئەو بازنەیە ڕەنگ بکە. تەنیا یەک دەبدەبەی مۆر هەیە؟ ئەگەر ڕاستە بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر هەڵەیە نا ئەو بازنەیە ڕەنگ بکە. چەند دەبدەبە لە وێنەکە هەیە؟ دەبدەبەکان بژمێرە ژمارەکە لێرە بنووسە. لاپەڕا ١٠٢ هاوڕێکەت ئێستا چ دەکات؟ هاوڕێکەم ڕاوەستاوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم دانیشتووە ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم دەڕوا ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم غار دەدا ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم دەنووسێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم دەستی بەرزە ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم پێدەکەنێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. هاوڕێکەم دەخوێنێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا ١٠٣ هێماکانی هاتوچۆ بۆ ئۆتۆمۆبیل. ئەو تیرە بۆ لای دەستی ڕاست واتە بڕۆ بۆ لای دەستی ڕاست. ستۆپ ڕاوەستە واتە ڕاوەستە مەڕۆ. ئەو تیرە بۆ لای دەستی چەپ واتە بڕۆ بۆ لای دەستی چەپ. ئاگادار بە منداڵ لێرە هەیە؟ ڕاوەستان قەدەغەیە نابێ ڕابوەستین لێرە بە ئۆتۆمۆبیل. ئاگادار بە ئاژەڵ لێرە هەیە؟ لاپەڕا ١٠٤ بیر لە چی دەکەیتەوە؟ من بیر لە دایکم دەکەمەوە. ئەگەر بیر لە دایکت دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. من بیر لە هاوڕێکەم دەکەمەوە. ئەگەر بیر لە هاوڕێکت دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. من بیر لە ژیان دەکەمەوە. ئەگەر بیر لە ژیان دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. من بیر لە پشیلەکەم دەکەمەوە. ئەگەر بیر لە پشیلەکەت دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە.
من بیر لە نان خواردن دەکەمەوە. ئەگەر بیر لە خواردن دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. من بیر لە یاریکردن دەکەمەوە. ئەگەر بیر لە یاریکردن دەکەیەوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 105 نەخۆشخانە دەرمانخانە. ئەگەر نەخۆش بووین پێویستە بچین بۆ نەخۆشخانە. لێرە دەنووسم نەخۆش خانە وشەکە تەواو دەکەم. ئەگەر دکتۆر دەرمانی بۆ داناین پێویستە بچین بۆ دەرمانخانە و دەرمانەکە بکڕین. لێرە دەنووسم دەرمانخانە. لاپەڕا 106 کاتژمێر 6:30 لە خەو هەڵدەستم. کاتژمێر 7 نانی بەیانی دەخۆم. کاتژمێر 7:30 دەچم بۆ خوێندنگە. لاپەڕا 107 چاندنی دانەوێڵە. 6 پەڕە گەنم جۆ گەنمە شامی نیسک نۆک لۆبیا. لاپەڕا 108 بێچووە ئاژەڵ مەڕ و بەرخ گوێدرێژ و جاشک مانگا و گۆلک ئەسپ و جوانوو سەگ و توولە بزن و کاریلە. لاپەڕا 109 کاتێ دوای یاریکردن دێمەوە ماڵێ ئەو کارانە دەکەم. پێش هەموو شتێک کەوشەکانم لە پێمدا دەکەنم. ئەگەر پێش هەموو شتێک کەوشەکانت لە پێتدا دەکەنی ژمارە 1 لێرە بنووسە. پاشان دەستەکانم بە ئاو و سابوون باش دەشۆم. ئەگەر دوای ئەوەی کەوشەکانت لە پێتداکەند دەستەکانت بە ئاو و سابوون دەشۆی ژمارە 2 لێرە بنووسە. ئەو جا پێیەکانم بە ئاو و سابوون باش دەشۆم. ئەگەر پاشان پێیەکانت بە ئاو و سابوون باش دەشۆی ژمارە 3 لێرە بنووسە. پاش هەموو شتێک پێ و دەستەکانم بە تەواوی وشک دەکەمەوە. ئەگەر پاش هەموو شتێک پێ و دەستەکانت وشک دەکەیەوە ژمارە 4 لێرە بنووسە. لاپەڕا 110 چیرۆک ناوم چاڵاکە حەزم زۆر لە چیرۆکە. نەنکم زۆر جار چیرۆکم بۆ دەگێڕێتەوە. لە تیڤی تەماشای فیلمی کارتۆن دەکەم. فیلمی کارتۆنی ئەنگری بەردز زۆر خۆشە. لاپەڕا 111 کامە لەم دارانە دەناسیەوە. ئەگەر دارمێوت دیوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دارتووت دیوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دارهەنجیرت دیوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دارگیزت دیوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دارسێوت دیوە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دارپرتەقاڵت دیوە
ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا ١١٢ کەو، زەرد، ژوور، دەو، کار، بەرد، دوور، مار، شەو، کورد، سوور، بار. ئەو وشانە لێرە دەنووسم کە بە شین نووسراون: بار، مار، کار. ئەو وشانە لێرە دەنووسم کە بە نارنجی نووسراون: ژوور، دوور، سوور. ئەو وشانە دەنووسم کە بە زەرد نووسراون: کورد، زەرد، بەرد. ئەو وشانە دەنووسم کە بە مۆر نووسراون: دەو، شەو، کەو. لاپەڕا ١١٣ کام لەو چوار پیتە لەگەڵ ئەوانی دی ناگونجێ؟ چوار پیتەیە یەکەچیان ڕەنگە نەگونجێ. کامە ناگونجێ بەڕای تۆ؟ بەڕای من لێرە لەو پیتانە پیتی د ناگونجێ، چونکە هیچ خاڵی نییە. خ یەک خاڵ، ز یەک خاڵ، ن یەک خاڵ. ڕ م ژ ئە ش چ ئی ڤ ب ج ئو غ س ه ق ل ڵ ئۆ ڕ ئێ. بەڕای تۆ کامە ناگونجێ؟ لاپەڕا ١١٤ ژمارەی گونجاو بنووسە. لەسەرەوە ژمارە 1، ژمارە 2، ژمارە 3، ژمارە 4. ئەو وێنەیە بەڕای تۆ لەگەڵ کام لەو وێنانەی خوارەوە دەگونجێ؟ ژمارەکە لێرانە بنووسە. ئەگەر بەڕای تۆ ئەو وێنەیە لەگەڵ ئەو وێنەیە بگونجێ، لێرە بنووسە ژمارە 1. ئایا ژمارە 2 ئەو وێنەیە لەگەڵ کامە لەو وێنانە دەگونجێ؟ لاپەڕا ١١٥ وەی وەی لەم بەفرە باریوە، هەموو دنیای داپۆشیوە. بووکە بەفرینە دروست دەکەم، کڵاوێکی لەسەر دەکەم. حەزم لە بارینی بەفرە، حەزم لە تۆپەڵە بەفرە. لاپەڕا ١٦ ژمارە 1 کەمەری کراسەکەم بە قردێڵە دەبەستم. هێڵێک دەکێشم لە ژمارە 1 بۆ ژمارە 1. لێرە بۆ ئێرە وەکوو ئەو هێڵە، ئەو تیرە. ژمارە 2، ژمارە 2. چاکەتە خوریەکەم بە دوگمە دادەخەم، دوگمە. هێڵێک بکێشە لەو نووسینە بۆ ئەو وێنەیە. ژمارە 3، ژمارە 3. قەمسەڵەکەم بە زنجیر دادەخەم، زنجیر. ژمارە 4، ژمارە 4. کەوشە خوریەکانم بە دوگمە دەبەستمەوە. ژمارە 5، ژمارە 5. کەوشەکانم بە قەیتان دەبەستم، قەیتان. هێڵێک بکێشە لە ژمارە 5 بۆ ژمارە 5. ژمارە 6، ژمارە 6. سەنداڵە بە ئارزوونەکەم ون بووە، ئارزوونە. ژمارە 7، ژمارە 7. پێڵاوەکانم زریزەیان پێوەیە، زریزە.
لاپەڕا ١١٧ گەنم دەهاڕین بۆ ئارد. گەنم دەهاڕین دەیکەین بە ئارد. ئاو ئارد. ئارد و ئاو تێک هەڵدەکەین دەبێت بە هەویر. هەویر دەشێلین. هەویر دروست دەکەین. هەویرەکە دەبڕین. ئەنگوتکە هەویر. تیرۆکی ئەنگوتک پانکردن. فڕنی نان برژاندن. کولێرە. هەویرەکە بوو بە کولێرە، بوو بە نان. لاپەڕا ١٩٠ دوێنێ ئەوڕۆ سبەینێ. دوێنێ چووم بۆ بازاڕ. ئەوڕۆ دەچم بۆ بازاڕ. سبەینێ ڕەنگە بچم بۆ بازاڕ. دوێنێ وانەکەم نووسی. ئەوڕۆ وانەکەم دەنووسم. سبەینێ دەمەوێ وانەکەم بنووسم. دوێنێ کراسێکم کڕی. ئەوڕۆ کراسێک دەکڕم. سبەینێ لەوانەیە کراسێک بکڕم. دوێنێ هاتمەوە ماڵ. ئەوڕۆ دێمەوە ماڵ. سبەینێ دەکرێ بێمەوە ماڵ. لاپەڕا ١٢٠ دوێنێ ژماردم. شکاندم. زانیم. هاتم. ئەوڕۆ دەژمێرم. دەشکێنم. دەزانم. دێم. سبەینێ ڕەنگە بژمێرم. سبەینێ ڕەنگە بشکێنم. سبەینێ ڕەنگە بزانم. سبەینێ ڕەنگە بێم. ئەو وشانەی بە سوور نووسراینە لێرە دەنووسم. وشەکانی بە زەرد نووسراینە لێرە دەنووسم. ئەو وشانەی بە سەوز نووسراینە لێرە دەنووسم. لاپەڕا ١٢١ زۆرم پێخۆشە هۆنراوە بنووسم. هۆنراوەی هاوڕێکەم. هاوڕێیەکی باشم هەیە. بۆ گەمە زۆر بەپەلەیە. لە تەنیشتم دادەنیشی. پێدەکەنم بە قسەی خۆشی. لە بیرکاری زۆر باش نییە. هەتا دەشی لەبەر نییە. بەڵام ئەمە کێشە نییە. لاپەڕا ١٢٢ ئا ه خ ئە گ ن ئی ب کامە لەو پیتانەی سەرەوە لەگەڵ ئەم وشانە دەگونجێ. پیتێک هەڵبژێرە لێرە لێرە و لێرە دایبنێ. وڵاتەک وڵاتە وڵاتەکەم. شێرزاد شێرزاد. لاپەڕا ١٢٣ پشا پشا سپیەکەم وەرە لە باوەشت کەم. تۆزێ گەمەت لەگەڵکەم. لۆ تووڕە بووی پیشەکەم. نازانم بۆ تۆ چی بکەم. ئەی پشیلەی تووکنەرم. ئەی چاوسەوزی خوێنگەرم. بازدا وەرە سەر کۆشم. ماستم هێناوە بیخۆین.
هەم بۆ تۆ هەم بۆ خۆشم من بە تۆ زۆر دڵخۆشم. لاپەڕا 124 چەند کەس لەم وێنەیەدا هەیە ژمارەکە لێرە دەنووسم. چەند کەس جلکێکی سۆری لەبەردایە ژمارەکە لێرە دەنووسم. چەند کەس جلکێکی سەوزی لەبەردایە ژمارەکە لێرە دەنووسم. چەند کەس جلکێکی مۆری لەبەردایە ژمارەکە لێرە دەنووسم. سەد و 25 جلی نووستن جلوبەرگی زستانە جلوبەرگی هاوینە جلی سەماکردن جلی مەلەکردن جلوبەرگی زستانە. لاپەڕا 126 سەما سەمای کاوبۆی سەمای مامبۆ سەمای ساڵسا سەمای تانگۆ. لاپەڕا 127 نووسینی ژمارە بەڕەنووسی ڕۆمی 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 50 100 1000. لاپەڕا 128 وشە دروست دەکەم لەو پیتانە د ئە دەم ب ئا ش ئی باشی ن ئا ر ئی ئن نارین ش ئێ ئو شێو م ئا س ئی ماسی ب ئێ ک ئا ر بێکار. لاپەڕا 129 وشە دروست دەکەم کەو سوود شادان ماش بێری دارین